ئەوڕۆ دای ئەوڕۆ نەیدا ئەوڕۆ موافقەی کرد ئەوڕۆ هات ئەوڕۆ نەهات بکشێنەوە باشە تەواو ئەمە حکوومەتی نەما هەموو شتەشین حزبەکانیش هەموو خۆ دەکەینە خۆ بەخێ دەکەین ئەمە دوایە کە سەرکردەمانەیە گەورە مەرزەحمانەیە ئەوانە چیانەیە هەموو ڕۆژێ بەناوێک دەکەون لێندەر تەماشا ئەمن و ئەمانی ئێرەکە ئێدی ئەو ئەمن و ئەمانە هەموو بەخین هاتە باشترین حەلا و برا گەورە و حەلەیدایە تەواوە جوانترین قسەی کردیا ئەمە بە خۆمان نتوانای خۆماندا هەیە ها خۆ بەخێ ببین بەس ئەمە ناکری ئەمە هەر بەوانەوە ڕەبت بین بەسە تاکەینێکە ئەو ڕۆکە با هەمومان پێکەوە بە ئەوەی لە بەغدایە بابێتەوە تەواو ئەمە کەسەکمانەیە گەورە مەرجەئی کوردمان هەیە جەنابی سەرۆک بارزانی کاکە جەنابی سەرۆک بارزانی بۆ ڕۆژەی نەهاتێدی ئەوە هەموو بە خوێنی شەیدان هاتێدی بەسە تاکەینێکە یعنی بەڕاستی تعامل نەما تەواو با بێنەوە تەواو بە من بێنەوە باشە